ڕاگەیان کارانی بەڕێز بەخێر هاتنتان دەکەم. ڕێکخراوی ڕۆژگاری کورد بۆ هاوکاری مرۆیی پاراستنی ژینگە بە پاڵپشتی ڕێکخراوی کڤینە تیلکڤینای نێودەوڵەتی هەستاین بە ئەنجامدانی پرۆژەیەکی تایبەت بە ڕۆلی ئافرەت لە بەردەوامبوون و پاراستنی ژینگە کە ئەو پرۆژە بۆ ماوەی 6 مانگ دەخایەنێ. چالاکیەکان لێرە خۆیان دەبینەوە لە هەر چوار شار و شارۆچکە و پارێزگای کوردستان ئێمە دەستمان بە پرۆژەکە کردووە. بەهۆی پیسبوونی ژینگە و ڕوبەڕووبوونەوەی ئەو مەترسیانەی کە لە ژینگەوە بەرەو پێلماندێ بەهۆی نەمانی ئاوی سروشتی و پیسبوونی کەش و هەوا و کەمی ڕێژەی سەوزایی لە کوردستان بەداخەوە و زۆربوونی زبل و فرێدانی زبل و خاشاک لە کوردستان دەمانەوێت لێرەدا هوشیاری ئافرەت بە تایبەتی ڕۆلی ئافرەت بە تایبەتی لە پاراستنی ژینگە بە دیار بخەین. ئایا ئافرەت لێرە ڕۆلی چییە؟ ئافرەت نیوەی کۆمەلگایە. ئافرەت ڕۆلێکی زۆر سەرەکی دەبێنێت لە پێشکەوتنی کۆمەلگا و هەروەها بۆ ژینگە. ئێمە لەو کار و چالاکەنەی کە ئەنجامماندا چاندنی نەمان بوو کۆمەڵێک زنجیرەیەک خول و سیمیناری ژینگەیی بوو بۆ ئافرەتانی کوردستان کە تیادا 600 ئافرەت لە هەر چوار پارێزگای کوردستان بەشداریان کرد لەو خول و سیمینارانە و هەروەها کێشانی وێنە لە دیواری قوتابخانەکان و سیمینار بۆ قوتابیان و دابەشکردنی ڕێنمایی ژینگەیی و پرۆشور. و هەروەها ئێمە ڕاپرسیەکمان ئەنجامدا کە تیایدا 500 ئافرەت بەشدار بوون لە هەر چوار پارێزگای کوردستان. لەو ڕاپرسیە کە خۆی لە 8 پرسیار دەبیندێتەوە ئەو ڕاپرسیە پرسیارمان کرد ئایا زانیاریت هەیە دەربارەی ژینگە؟ بەداخەوە لە ڕێژەی 70% زانیاریان نەبوو دەربارەی ژینگەی کوردستان و ئەوەی کە وەڵامی تاڕادەیەکی داوە 56% بوو کەواتە بەڵەیەکە 27% بوو کەوا ئەوە ڕێژەیەکی زۆر مەترسیدارە ئافرەتی کورد هوشیار نەبێت و شارەزا نەبێت لە ژینگەی نیشتیمانەکەی. و هەروەها ئێمە لێرەدا پرسیمان پێ وایە ئافرەت ڕۆلی هەبێ بۆ بەردەوامبوونی ژینگەیەکی تەندروست؟ ڕێژەی بەڵێ 133 بوو. ئەوەش ئامارێکی مەترسیدارە بەداخەوە. ئایا تۆی ئافرەت لە ماڵەوە کەلوپەری نایلۆن بەکاردێنیت؟ ڕێژەی بەڵێ 67% بوو کەوا لێرە ڕێژەیەکی زۆر مەترسیدارە. ئەو کەلوپەر و نایلۆن و پلاستیکانە کە ماوەیەکی زۆری دەوێت 500 ساڵی دەوێت تا لە عرض لە زەویشی ببێتەوە. هەمووی مەوادی کیمیاویە، هەمووی کاریگەری زۆر ڕاستەوخۆ لەسەر تەندروستی مرۆڤە کەوا لێرە ئافرەتی کورد بە تایبەتی من باز دەکەم چکە ڕۆلێکی گرنگی هەیە لە بەکارهێنانی ئەو مەوادانە. ئافرەتی کورد بە ڕێژەیەکی 67% مەوادی نایلۆنی و پلاستیکی بەکاردێنێت. ڕێژەی ئاو زۆر بەکاردێنێت لە پرسیارەکانمان بوو ئەوە لە 147 دەڵێ بەڵێ من ئاو زۆر بەکاردێنم لە ماڵەوە کەواتە ئەو ڕێژەیەکی مەترسیدارە. ئێمە ڕوبەڕووبوونەوەی مەترسی کەمبوونەوەی ئاوی سروشتیمان هەیە کە دوای چەند ساڵیدی ئەگەر وا بڕوە بەداخەوە ئاوی سروشتی زۆر کەم دەبێتەوە لە کوردستان. ئێمەش دەبێ وەک وڵاتان چەند وڵاتێکی کە دەبێ ئاو بکڕین کەوا مەترسیدارە بەڕاستی. پێت باشە زەڵفی کاغەز بەکار بێت 197 دەڵێن بەڵێ بەڵام ئایا بەکاری دێنن؟ ئێمە لەو پرۆژەیە هەوڵمان داوە چەندین زەرفی کاغەزمان دروست کردووە دابەشمان کرد بە شێوەیەکی هەڕەمەکی لە کوردستان دابەشمان کرد بۆ سەر ئافرەتان بۆ سەر نانەوەخانەکان بۆ سەر چێشخانەکان کەوا دەبێت ئێمە هەمومان بە یەک دەست بە پاڵپشتی یەکتر هەوڵ بدەین زەرفی کاغەز بەکاربێنین لەبەرهۆی ئەو مادە زیان بەخشانەی نەناو نایلۆنەکانە زیان بە تەندروستی مرۆڤ و تەندروستی ئافرەت و تاک دەبەخشێت. پەروەردەکردنی نەوەکانی داهاتوو لەسەر پاکراگرتن و ڕێزگرتنی ژینگە ئەوە ڕۆلی وەزارەتی ڕۆشنبیری و ئێوەی بەڕێزە. ئەوە ڕۆلی وەزارەتی پەروەردەیە دەبێ هەوڵ بدەین ئێمە لەسەر تاک ئیش بکەین هەوڵ بدەین ئێمە ڕێنمایی ژینگەی بە خەڵک بڵێن بۆی خەڵک وشیار بێت. ئێمە لەو مەترسیدانە بەڕاستی بەداخەوە ئاگادار نینە کە مەترسێکی زۆر لەسەر ژینگەی کوردستانە کە تاکی کورد هوشیار نییە لەبارەی ئەو مەترسیانەی کە بە ڕوبەڕووی ژینگەی کوردستان دەبێتەوە. بۆیە لێرە ئەمە ئەو ڕاپرسیەمان ئەنجامدا تا بزانین تا چەند ئاستی هوشیاری تاک و ئاستی هوشیاری ئافرەت چۆنە بەرامبەر بە ژینگە و ئاستەکەی چەندە. بۆیە ئەم لێرەوە داوا لە بەڕێستان دەکەم داوا لە کەناڵەکانی ڕاگەیاندن لە وەزارەتی ڕۆشنبیری لە وەزارەتی تەندروستی لە وەزارەتی پەروەردە دەکەم کە هەماهەنگ بن لەگەڵمان بۆی بتوانین ئێمە بەرەو ژینگەیەکی تەندروست و پاک بڕۆین. دەستان خۆش بیت.